وەڵام من کە مناڵەکانم کارێکی باشیان کردووە، دەستخۆشیم لێ کردوون، هەنێک باوشم پیا کردوون، ماچم کردوون. خۆی فعلەنەوەی تۆ گوڵزارخان هەیە لە هەندێک خێزان نبینی مەسە مناڵەکە دەست پێشخەریەکە شتێکەکە ینی هی تەمەنەکەی خۆی نییە لە خۆی گەورەترە. ئالم کاتەیە چی کردووە؟ بەدڵی خۆی دیارەکەم بۆ کڕیوە. ینی کاتەکانی تر کاریشێکی کردووە سوپاسی کردو دەست ینی ئەمە با من ڕەبتی کەمەوانێ بە دەرەنجامی توێژی نۆزانسیەکان خۆی فعلەن هەموو زانەکان ئەڵێ کاتێ مناڵ ئەو ئیشەی کە لە سەری دەمەسە دانیشتن تۆ پارەی خۆ نابێ بیتێ خۆ نابێ هەدیە بیتێ ئیشی خۆیتی دانی بشە ئەرکەکانی ماڵە و باخچەی ساوێن و قوتابخانەتی خۆیتی بیکە لەم کاتە دەستخۆشی و لێکردو و پاداش زۆر گرنگە چه ئینسان هەر شتێکە دەستخۆشی لە مناڵەکەی کە زانی لە ئەنجامی کارەکەیەوە دەستخۆشی لێکرا و پاداش کراوە دووبارەیە کات و سێبارەیە کات و پاش ماوەیە ئەم شتێک کە دووبارە و سێبارە کراوە بوو بە خوب و بەعادەت بوو بەشێ لە کەسێتی کارێکی باشە و دەستان خۆش بێت. کاک سالارجان بێمە لای تۆ ئەمە ئیتر ماڵە و مناڵی تیا و بەریەگەکەون و دەنگە دەنگەکەن و ئەگەر سوتفە ئەو مناڵەکانی هەتە خوشک و براکان بڵێن بەیەکەوە شەڕیان کرد چی لەگەڵە کرد؟ سپاس دکتۆرگیان وڵایی لەگەڵ دایکە زۆر ئامۆژگاریان نەکەین کە ئەو کاری ئێوە کردوتانە ئەڵبەت غەڵەتە و ئەو شتانە دووبارە نەکەنەوە و پێویستەکە داوای لێبدن لێ بکەن. ئەی باشە گریمانەوەتە داوای لێبوردنی لە مەسم براکان کوڕەکە و لە خوشەکەیە بۆ نمونە و داوای لێبوردنی نەکرد چیتان نەکرد؟ ئێمە پێشتر سزاکەیمان پێوتە بۆی دووبارەی نەکاتەوە ئەو داوای لێبوردنی کردو جارێکی تر ئەو کاری دووبارە نەکردوتەوانێ. ئەنجامش لە پەروەردەیە لای ئێمە چی پێڵین؟ ئەڵین تۆ هەر کاری ڕفتارێکی باش بۆی دەستخۆشی لێ بکەیت تەمەن شێوازی زۆر هەیە هەر کارێکی خراپی لێ کرد نابێ قوبوڵی بکەیت بەڵام هەندێک دایک و باوکێ پەنا بۆ لێدان و توندوتیژیە بن بۆ سزادانی ئێوە سزای مناڵەکەتان ناو بەس لێتان نەیە چیتان کردووە بیتان لەوە کردوتەوانێ ئەو شتەی حەزی لێتی لە تامان ناکردو خۆمەش سزایە ئاگاتان لێبێ بۆ دایک و باوکێک دەستان خۆش بێ ئەمەش سزادانی مناڵەکەی چونکە تۆ مناڵێک کاتێ لە جیاتیەوەی زلەیەکی لێیت و شەقێکی تێ هەڵەیت و عەزیەتیت و گوێی ڕاکێشی ڕاستە پێی ناخۆشە بەڵام دەرەنجامی خراپیە بێ بەڵام کە تۆ ئەو شتەی حەزی لێتی ماڵی نەنچێتی سوپەرمارکێتێکە حەفلەیەکە یاریەکە چالاکی کە تۆی لێبێ بەشەکەی ئەمە کارێکی زۆر زۆر باشە بەس پێشترین زاتان کردبوو کە ئەگەر بێت و لە خوشکەکە و بی لە براکە و بی ئێمە ئەمە لەگەڵاکەین ئەگەر ئەوە بکەیت دەستان خۆش بێن هیواداری هەموو دایک و باوکە کاتێ مناڵەکان پەنا بۆ توندوتیژی جەستەیی مەبن پەنا بەرن بۆچی بۆ بێبەشکردنیان وەکو ئەم دوو بەڕێزە لەو شتێک کە حەزی لێتی باشە. کاک سالارجان خۆ دەزانی مەسەلەن کاتی خەوتن هەیە کاتی نان خواردن هەیە خۆشتن هەیە چوون بە باخچە هەیە واجبە یاری هەیە بۆ ئەمانە چۆن واتەن لە مناڵەکانە کرد کە ئێمە بەڕاستی چاوپێکەوتنمان لەگەڵا کردن پابندن یعنی ناڵم وەکو سەعات بەڵام پابند بوون و ئەگەر پابند نەبوو ناچیتان نەکرد. وەڵا کاک دکتۆر فێری ڕۆتین ڕۆژانەمان کردن زۆر پابندن پێوەیە بۆ نمونە کاری دیاریکراویان هەیە بۆ خەوتن هەموو کات لەو کاتا ئەچن بۆ خەوتن بە هەمان شێوە کاتی دیاریکرایان هەیە بۆ خۆشتن کاتی دیاریکرایان هەیە بۆ چونە دەرەوە کاتی دیاریکرایان هەیە بۆ سعیکردن بڕاتە بێ کاک دکتۆر وەک سەعاتیان لێ هاتووە وا ڕاهاتوون لە سەری سەعاتەی خۆیان ئەزانن کە ئەمە کاتی خەوتنە کاتی سعیکردنە کاتی یاریکردنە ینی ئەمە ڕەنگە ئەرکێکی قورس بوو بێ کە تا ڕامان هێنان بەڵام لەسەرەتایە بەڵام ئێمە توانیمان کە ئەم مناڵانە ڕابێنین لەسەر ئەوەی کە کاتەکانی خۆیان دابەشکەن بەم شێوەیە. باشە گوڵزارخان ئەوە کاکسالە ڕڵی ئێمە لەسەر ئەوانە مەسەن لەو ڕۆتینە ڕامان هێنان خۆیمەش لە با بڵێن لە بواری پەروەدا زۆر دروستە یانە بێ مناڵ بزانێت کاتێکی دیاریکرا بخەوێ ناکرێت ڕۆژێ دەی شەو بخەوێ ڕۆژی 11 بخەوێ ڕۆژێ 9 بخەوێ ئەبێ فێر بکرێت کاتێکی دیاریکرا و لە کاتێکی دیاریکراوە هەستێت ئەمە ڕۆتین ڕۆژانە حتا ئەمە جسممان سەعاتێکی بایۆلۆجی تایە ئەو سەعات جسممان ڕایە لەگەڵەوە خۆی گەورەوەی بۆ داناین تۆ ئەوەی ئەیکەیت لەگەڵ هەم ئەو سەعات بایۆلۆجیە و هەم لەگەڵ پەروەردەکەشا دروستە ئەبێ کاتێکی بەیانیان هەڵەسێبێ کاتێکی دیاریکراوە هەبێ بۆ نان خواردن و بۆ خۆگۆڕین و بۆ چوون بۆ قوتابخانە و باخچە و نابێ هەر ڕۆژێ بەنەوەی وەر کاتی بێ باشە لە هەموو کاتەکانە ینی هەر بەم شێوە مامەڵەتان لەگەڵەکردن مەسەلەن هاوین زستان عوتڵە دەوام هەبێ دەوام نەبێ بەردەوام بەم ڕۆتینە بوو. کاک دکتۆر زۆربەی کات بەو شێوەیە بەڵام لە کاتی پشۆ فەرمەکان و پشووی هاوین و عوتڵەکانە کێشەمان نەبوو درەنگتر بخەوتنایان زوو هەڵبسانیان یاریان زۆر بکردە هەنێک گۆڕانکاریمان تیا کرد زیاتر
یاریانە کرد خۆمان ئەمان برنە دەرەوە بۆ یعنی زۆر بەو وەک ئەو کاتەی پێشوو هەر لەسەر ئەو کاتە نەبنایتر هەر قەید و پابند نەبن بە شتێکی بەردەوامەوە بەڵێ هێشتێکی باشتان کرد و دەستان خۆش بێ گوڵزاخان خۆی لە پەروەردە شاوایە